وڵە بەرەزان بەرنامەی بەیانیت باش کوردستان بەردەوامی هەیە و تەوەری دومی ئەمڕۆی بەیانیت باش کوردستان کە بە میوانداری مەقام بێژ و دەنگ و ڕەسەنەیەکی دێرینی کورد ئەویش مامۆستا عومەر درێژ کە دەمانێت گوزارێک بە ناولاپەڕەکانی مێژووی ئەم هونەرمەندە مەقام بێژەشدا بکەین بزانین لە ئێسادا ئایا مەقامی کوردی تا چەند بایەخی خۆی ماوە یاخود بایەخی ئێستای مەقامی کوردی و لە ڕابردوودا چۆن بووە کە ئەمیش دەنگ و سەدایەکی ڕەسەنی تایبەتی خۆی هەیە. مامۆستا عومەر یەکێکە لە خوێندکارەکانی مامۆستا عەلی مەردان خواڵی خۆش بێت. لە ئێستادا ئەمڕۆ لە بەرنامەی بەیانیت باش کوردستان میوانداری مامۆستا عومەرمان کردو. مامۆستا عومەر بەیانیت باش، خۆشحاڵین ئەمڕۆ لە بەرنامەی بەیانیت باش کوردستان میوانی ئێمەی. بەڵام دەمەوێت بەوە دەست پێ بکەم لە ئێستادا دەمەوێت بزانم مەقامی کوردی بایەخی لە ئێستادا و لە ڕابردوودا چۆن بووە. بەیانیتان باش، جەژنتان پیرۆز بێ، هیوای سەرکەوتن بۆیەوە بۆ بینەرانتان. مەقامی کوردی بەداخەوە ینی ئێمال کراوە بۆ عەرەبی بەداخەوە لە کەرکووک بە تایبەت ئێمە خاوەن چەندین مەقامی ڕەسەنی جوانین کەرکووک و گەرمیان بەداخەوە تاکو ئێستاچێ ناوەندی عەلی مەردانمان بەدەستەوە بوو، ناوەندی عەلی مەردانیانش لاواز کرد، حکمەوەی وزاری ڕۆشنبیری پارەکەمانی بڕی، بەس ئێمە هە بەردەوامین. مەقامی کوردی ئەمڕۆ گەیشتۆتە ئاستێک گەنج خەریکە حەزی لەیەکە لەبەرەوەی ڕەسەنایەتی تێیە، لەبەرەوەی کەلتورە جوانەکەمان دەپارێزێ. ئێمە وەک خودی خۆم من زۆر هەوڵەدەم تا ئێستای شەشی لەگەڵا بێت، قوتابیم هەیە، قوتابیەکان ئەگەر لە سەنتەری ڕۆشنبیریەکە بێ یان ناوەندی عەلی مەردان بێت یان لە دوکانە بچکۆلانەکەم بێت دێن بۆلام و بەردەوام لەگەڵیە. بەڵێ مامۆستا عومەر، ئەو مەقامانەی کە باسی دەکەی دەڵی لە ئێستادا گەنجان حەزیان بۆی هەیە و خواستیان لە ئێستادا بۆی هەیە، کام مەقامانن زیاتر گەنجان خولیا و حەزیان بۆی هەیە لە ئێستەیە؟ خۆی ئێمە کەرکووک یا گەرمیان ئەتوانم بڵێم لە خاسەوە تاکو ئەچێتە ناو لوڕستانەوە مەقامە ڕەسەنەکانمان مەوجودە، وەکو ئەڵاوەسی و قەتار و خاوکەر و هیجران و ئای و تا دوایی. بەس گەنجی سایشەکە ئەچێتە ئەم بوارەوە دایمەن حەزەکات فێر ئەم مەقامانە بێت. ئەم مەقامانەش بە ئاسانی فێربوونی زەحمەتە، خولی باشیەوێ. گەنجەکان دایمەن دێن بە دوای مەقامە ساهلەکان ئەگەڕێن، وەکو حیجاز و نەهاوەند و فڵان و لەبەرەوە هەموو کەس خۆی لە مەقامە ڕەسەنەکان نادات، لە مەقامە ئەسڵەکان نادا، چونکە ئەم مەقامانە ئەڵاوەیسی بە تایبەت ئەتوانین بڵێن هاتووە لە 3 مەقام دروست بووە و قەتار لە 2 مەقام دروست بووە، سەبا لە 2 مەقام دروست بووە، هەمایۆن لە 2 مەقام دروست بووە. لەبەر ئەوە خۆیان لە سەهلەکانە دەن، بەس گەنجمان شەیە ئەچنە قوڵایی مەقامەکان تێندای من داواکەن مامۆستا فێر مەقامی ئەڵاوەیسیمان کە قەتارمان بکە، منش درێخی ناکەم و دایمەن لە خزمەتیانە تا ئێستاشی لەگەڵا بێ. زۆر باشە مامۆستا عومەر، ئەگەر لە ئێستادا بمانەوێت یەکێک لەو مەقامانەی کە خۆت زیاتر خوازیا خۆت گەنجانی ئەو سنوورە کە دەیانەوێت خواستیان لەسەر بێت پێشکەشمان بکەیت، من زۆر سپاس دەکەم. وەلو ئۆکەڵێ بەیانیە بەس سپاس دەکەم ئینشەڵڵا. ئەو مەقامی ئەڵاوەیسیە، شێعرەکانی دایمەن شێعری ئەم مەقامە گەرمیانانە ئەبێ بە شێعری ماچۆ بێ، واتە تێکستەکەی ماچۆ بێت، مەولەوی بێ، مەلا فەتاحی جەباری بێت، هەر یەک لەو کەڵە شاعرانەی خۆعافیان کە ئەمە شیستە پارچەیە مەقامی ئەڵاوەیسیتان بۆڵێم لە شێعری مامۆستای نەمر مەولەویە، مەولانا مەولەوی. عزيز ديارا وديل ومن الوداع آخر أوان من بابا يوش نيشرين راز
دەکەت بیدیە وەلاوە مەینەت گازەکەت ئەی فەلەک بیمارمایی آخر سەفەرەن ڕەخەیڵە دوورە منزڵ بێ پایان چونە زەرورم فەلەگایی بۆ خۆمایی ئەمان 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 بۆ خۆمایی دووبارە شینمەنەی ئەخ فەلەگایی طبعا ئەمە سێ مەقام تێڵکێشە ناویەکە ئەڵاوەیسی هەر بمێنێ مامەستا و دەنگت هەر دەستپێکا بە نەهاوەند دوای بچێتە عەجەم سپاس دەکەم بریتە لە سێ مەقام بۆیە نەختێ تایبەتمەندی خۆی هەیە بە نەهاوەند دەستپێکە ئەچێتە عەجەم ئەچێتە ڕاست خۆی هەموو مەقامێک ئەلێ لە کوێ دەستی پێکرد بەوێت تەسلیمەکەی بەس تەنها ئەڵاوەیسی بە نەهاوەند دەستپێکا بەڕست تەسلیمە بێ جیاوازەکەی لەگەڵ هەموو مەقامێکەوەی لەبەرەوە شتێکی نازداری کووردە ئەبێ محافەزەکەین مەقەیەتی بین بەڵێ فەرموو زۆر باشە مامۆستا عومەر چ مەقامێک زیاتر حەزینە زیاتر با بڵین لە ئێستەشدا کە گەنجەکانمان دەیانەوێت ئەو ڕێچکەیە بگەڕن و یاخود دەیانەوێت ئەو مەقامە زیاتر بڵێنەوە لەگەڵ سەدای ئەواندا دەگونجێت خۆی حتمما هەر مەقامێ تاموجێشی خۆی هەیە بەس مەقامی سەبا کە ئەلەی سەبا ئەمە جاران لە تەکیەکان لە مزگەوتەکان تەمجیدی بەیانیان واتە بەیانیان پێش نوێژ سەبایان خوێندووە لەبەرەوەی بەیانیە و عالەم نووسووە و خەڵک خەواڵووە مەقام سەبایان لەبەرەوە حەزینترین مەقام سەبای زۆر باشە بەڕای منە مامۆستا عومەر ئەو کام لەگەڵ ڕابردوودا کە تۆ ئێستا مەقامانە دەڵێیتەوە هەمان تاموجێش تێژی خۆی دەبەخشێت ئێمە مەقام بۆمان نییە دەستکاری بکەین قانونە قانون کە هەر شتێک قانون بوو ناتوانین دەستی لێ بدەین بەس لێرە ئیبتیکارات هەیە ئیبتیکارات چیە یعنی با بڵێن پێشیەخەی چۆنسۆنی پێشیەخەی مەسان بۆ نمونە قەتار و ئەڵاوەیس قەتار و خاوکەر قەتار و خاوکەر بریتە لە دوو مەقام بەیات و حیجاز من لە ناو حیجازەکە کەوا ئێمە پێ ئەڵێن خاوکەر کورد دەڵێ خاوکەر ئەلەوێ دوو مەقامترم بۆ ئیزافە کردووە پارچەیە مەنسووری پارچەیە مەسنەوی دووبارە دێمەوە خاوکەرەکە و تەسلیمەکەمەوە بە بەیاتەکە لە ئەمە پێڵێن جوانکاری بەس وەکو بسم ناو مەجموعەی عەشایری لە گەرمیانە بخوێنم ئەگاوەی دەبدەم ئەلێ ئای سەقەتت کرد لەبەرەوە گوێیان وا ئاشنا بووە بەو دوو شێوازە بەو دوو مەقامە بەڵێ بەڵێ مامۆستا عومەر ئەگەر لەسەر ژیانی مامۆستا عەلی مەردان یاخود بگەڕینەوە بۆ سەردەمی مامۆستا عەلی مەردان و مەقامەکانی مامۆستا عەلی مەردان چیت هەیە مامۆستا عەلی مەردان شاد بێ ئینشەڵڵا ئەو پیاوە توانی قوتابخانەیەکی تایبەت بە مەقامی کوردی و عەرەبی کەوا پێێنن شەرقی دابنێ ئەو پیاوە هیچ درەخی نەکردووە هەموو مەقامە کوردیەکانی بە جوانی بۆ ئێمە بەجێهێشت زایدەن مەقامە شەرقەکان واتە ئەوانەی عەرەبی خوێنێ و تورکمانی خوێنێ هەمووی بە جوانی خوێندو بە عەرەبی خوێندێتی بە تورکمانی خوێندێتی ئەو پیاوە نەبوایە ئەو قوتابخانەیە نەبوایە لەو بڕوایم مەقام ناڵێم کۆتاییە هات ئەمە ئەو لەسەر بنەمایەکی ڕەسەنی ئەسڵی داینابێ کەم و کوڕی لەبەر ئەوە مامۆستا عەلی مەردان هەر شاد بێ ڕەبی لە قەبرەکەشیە بووە قوتابخانەیەکی زۆر جوان و ناسک بۆ ئێمەی کورد زۆر باشە مامۆستا عومەر هیچ بیرەوەریەکت هەیە لەگەڵیا کە لە ئێستادا لە هزر و بیری تۆدا مابێتەوە کە بیرەوەریەکی خۆش بێت وەڵڵاهی ئاخر جار لە ساڵی هەفتاکان
من تازا لە سام و خەریکی مەقامات بووم ئەکەواتە ئەکات تقریبا 40-50 ساڵ بە لە ئێستا هەرچەند لە بەغاو باتە هات بە لای باوکم دانیشتە بوو اینجا ئەو پایە نایبان پا و نوک پایە لەرزان پەچ کەوتو و سوێنشی خواردو بێتن مەقام نەخوێنێ لەو بەردوکانەکەی منەوە کا شوێن گەراجی کوردستان ئێستا گەراجی سلێمانی ئەومانە پەنچەرچیەکە و پیکابێکی 63 وازانم ناوی کاک ئەحمەد بوو زانی مامۆستا عەلی مەردانە هەردوو دەرگاکەی کردەوە و مەقامی شەرتە تا ڕۆژی حەشری نایەبانی بە هەموو تەزیلەکەی هەموو زیاد کرد بوو سێرم کرد باوکموان دانیشتە بوون سێرەکەم مامۆستا عەلی مەردانە گریە ئەوەدان بانشان باوکم ئەوتم بابەجان مامۆستا ئەگریە خۆیش نەبووە وتی خێر مامۆستا چی بووە وتی وەڵی حەمە بە باوکمی وت چون لە باوکم گەورەتر بوو زۆر وتی حەمە سێر مەردانکە و سێر مەردانکە یعنی قەزدی مەردانی جاران چۆن ئەچریکێنێ و ئیسەش هەموو ژیانی ئەلەرزێ و پەککەوتەیە و زیی بەخۆی سوتا لەبەرەوە ئەمە ئاخر دیدارم بوو لەگەڵی بەداخەوە بەڵێ بەداخەوە خوا لێی خۆش بێت ئینشەڵڵا ئەو ڕێچکەیە ماوە یاخود دەتوانین بڵین کەسانێکەیە ئەو ڕێچکەیە ون نەکەنەوە ڕێچکەیە بگرنەوە مامۆستا دەتوانرێت واللهی مامۆستای بەڕێزم من وەکو تاخانەی مەقامێم ڕۆن کالێم تاخانەی مەقام خوێن زۆرە مەقام خوێن زۆرە بەس یەکێک نییە دەرسی مەقام بڵێتەوە جگە لە من چکم دەرسی مەقاموتنەوە مەسئولەتە گەورەیە من ئەگەر مەقامێکی ئەم ئەڵاوەیسیەوە خوێندم بۆ جەنابەت 10 جار بیڵێمەوە ئەو 10 جارە یەک کۆمایەک وەک مۆسیقەکانە لێن یەک حەڵقەیە لە خوڕگم ناگۆڕێ لەبەرەوە ئەوەی ئەیگەێنم گەرە ئەو قوتابیە لێی تێک نەدەم هەرجاری بە شکڵی بخوێنم ئەوە حکمەتی دەرسوتنەوە ئەوەیە لەبەرەوە من ئەتوانم بەخۆم بڵێم تاقانەی مەقام کە دەرسی مەقام وەڵێمەوە لە کەرکووکە بە شانازیەوە لە ناوەندی عەلی مەردان لە 2007ەوە من دەرسەڵێمەوە قوتابیەکی زۆر لە کوڕ و کوچ و عەرەب و کورد و تورکمان لە بن دەستم فێر بوونە و ئیسەشی لەگەڵا بیا بەردەوامم لەبەرەوە ئەتوانم بڵێم کەس نییە دەرسی مەقام بڵێتەوە جگە لە من ئەوش فەخرە گەڕێتەوە بۆ بنە ماڵەکەم کە باپیرەم و باوکم وەر مەقام خوێن بووینە و سەرڕایەوەش خۆم قوتابی مامۆستا عەلی مەردان بووم وەک جۆگردی ئەو کاتە مامۆستا عەلی مەردان ناتوە دەرس بە من بڵێ بەس خۆم هەر دایمەن 24 ساعت 12 ساعتی من جۆم لە عەلی مەردانە گرت بە کاسێت بەڵێ مامۆستا مامۆستا عومەر ئەو کەسانی کە تۆ دەڵێیت فێری مەقامیان دەکەم هەم لە خانمان بێت هەم لە گەنجەکان هیچ کەسێکەیە بتوانێت خۆت بە جێگرەوەی خۆت کە تۆ ئێستا وەکو خوێندکاری مامۆستا عەلی مەردان و لە داهاتووشدا ئەمە کەسێک بێ بڵێن خوێندکاری مامۆستا عومەر بووە وەڵای خوێندکارم زۆرە بەس بەداخەوە نەگەیشتنێتە ئەو پلەیە بڵێم هەموو مەقامەکان بخوێنن بەس هەمە تەلەبەی چاکمەیە قوتابی چاکمەیە تەلەبەی مامۆستا مێغدادی نەمر ئامۆزام ئێستا کاک ئەحمەد نەجیب هیوان وایە گوێی لێم بێ ئەو پیاوە ئەمڕۆ لەسەر مستەوای عێراق زۆر بەقەوەتە خۆی تورکمانە بەس مەقامە کوردیەکانش ئەخوێنێت یعنی بۆ نمونە ئەڵاوێسی ئەخوێنێ لەبەرەوە ئیشەڵا ئەمڕێ بزر نابێ و بەردەوام ببین ئیشەڵڵا مامۆستا عومەر هەرچەند خۆت ئاماژەت بۆ کردوتت هەرچەند بەیانیە و لەوانەیە ئێستا نەتوانم بەڵام ئەگەر بکرێت بە مەقامێکی تر ئاشنامان بکەیت سپاس دەکەم معلوم بە تەمایش باش نییە لەگەڵمە فەرموو فەرموو مامۆستاگیان ئەگەر بتوانیت دیارە من دەنگی بەڕێستم پێخۆشتەوە دەنگێکی تایبەت و ئەو ڕێچکەیە دوور نەکردووە قوربانی بم ئەمە مەقامی خەنەباتی پێڵێنەوە تێکستەکەین شاعری گەورەی کورد فایق بێکەسە ئەمەش بریتە لە دوو مەقام ئینشەڵا بەدڵتانە بێ ئەمە نەما 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 ئەیدا دەیدا 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 دەیارە یارە یارێ من کە مەحروم بووم لە وەصلت
تازەژینم بۆ چیە حرمەت و جاه و جەلال و ڕوح و دینم بۆ چیە دڵە دووری فراقت پڕ لە قەحر و میحنەتە شیوەن و گریان و عیش و پێکەنینم بۆ چیە باعثی ڕووناکی قەلب و نوری چاوم تۆی وەتەن چ لە دنیاکەم بەبێ تۆ مڵکی چینم بۆ چیە من کە خۆشاوی زەریف و شەربەتی مێوژمە بێت ئەمان ئەیەرە یارە نامەوێ شەمپانیا و ئەسکەنجەبینم بۆ چیە من کە خوڵقاوم بۆ ئەوەی خزمەتکەم نەکەردانیشم بۆ وەتەنگەر تێ نەکۆشم هێز و تینم بۆ چیە ئەوش بۆ زەنابێت ئیشاڵڵا تەمەند درێژ بی و دەنگت نەڕزێ مامۆستا عومەر تا چەند تەمەن پێوەرە بۆ کەسێک کە بێت ببێت بە مەقام بێش ئایا تەمەن پێوەرە یاخودە ئەو کەسە دەکەوێتە سەر حەز و خولیا و ئارەزووی خۆی وەڵڵی ئینسان خۆی ممارەسەیە وەکۆڵێ تەمرینکردنە بڕوات بێ من ڕۆژ هەبوو ئەچوومە بەغا ئەهاتمە ناو ئەو سیارەی خۆم هەبەر جۆم لە مەقامە کرد سەلیقەیەوێ تااقەتیەوێ ئێستاکێ ڕەوشەکە ینی وەکو حازر بۆ گەنجەکان ئێکی وەک من جاران کەسم و دەرز بڵێتەوە بە تەزیر جۆمەگرت ئیساکێ دێت لە بیدایەوە تا ئەخیرەکەی من فێرێکم کاش خۆم ئاواکەی عمرش قەت کێشە نییە ئیساوە من عمرم با نەڵێم وەڵارە لێم 71 ساڵم تەمەند درێژ محافظەی قوڕک خۆمەکەم مەقەیەتیم سەلامەت بی مەقەیەتیم لە تورکی و لە ساردی و لە گەرمی و لا چی عمر هین نییە ئیساکێش ڕەنگە بچری کێنەمی زگەنجێک نەتوانێت خۆی دەمدا وەڵە ئێستا بەیانێ نەمێرا دەنگ بەرزەوەکەم لەبەرەوە وەکو وتمان تەمەن قەت ڕێگری ناکات هەر ئینسان ئەتوانێت کە خولیای هەبوو فێر بێت فێربوونش بە جۆگرتن و دەرس خوێندن و داینی کاتێکگەر ئەکادیمی بێت باشترە بێت نۆتۆشت بزانێ زۆر باشە مامۆستا عومەر بۆچی بەردەوام ناوچەی گەرمیان بە مەقام بێژ ناسراون وەڵڵی ئەمە قسەی باوکمە ئەوت مەقام لە خاسە نەپەڕیوەتەوە واتە بۆ تەرەفی ڕەحیمەوە نەپەڕیوەتەوە چکم تەسیری ئەولا بە حەیران و لاوک و هەولێر و دزەی و ئەو منتخەیە ئەم گەرمیانە دائیمەن ساڵێک ڕزقیان هاتووە 4 ساڵ نهاتووە هەمووی مەسات بوو حیاتیان ئەو باس ڕۆژگاری بەعس ناکەین بەس ڕابردووە ئێمە باس دەکەین لەبەرەوە سەیەکی لە پەنادیوارێکە لە سێبەر مزگەوتێکا دانیشتوونە قەتارێکی خوێندووە یا لە وەختی برینگەکردنا کە مەڕیان بڕیوەتەوە دەنگخۆشیان هەبووە دەستکردەوە قەتار و خاوکەر و ئەڵڵاوەسی و هاکەزا لەبەرەوە ماساتی گەرمیانەکە زۆرترە تو سێر مەقامەکانیان کە ئای یەک پارچە خەفەتە هەرچەنێت لە بەیاتە بەداخەوە بەعزێک کەس پێڵێ مەقام ئەرێجانە نییە ناوی مەقامێک
بەیاتە چڵێکە لە بەیات لەبەرەوە ئەم گەرمیانە بەڕێی من بە گەرمی شوێنەکەیان و بە نەهاتنی ڕزقەکانیان دایما خەریکی ئەم مەقامانە لە پەنا دیوار و لە ناو کێڵگە و ئەمانەیە ئەوە تاسیریە بەڕێی منەمەیە. زۆر باشە. مەقامی خورشیدی مامۆستا عومەر، مەقامی خورشیدی زیاتر لە چیەوە هاتووە؟ واللهی هیچ بنەمایەک ئەساسێک نییە ئێمە پێکەم بەس ئەلێن کابراایەکە بۆ ناوی خورشید بووە ئەم چۆن مامۆستا عەلی مەردان هیجرانی داناوە مەقامی هیجران کە خۆی دایناوە هەر لە بەیاتە خورشیدی ئەتوانم بڵێم وەک ئەڵێن لە مامۆستا عەلی مەردانش بیستومە ئەڵێ کابراایەک بۆ ناوی خورشید بووە لەم گەرمیانە ئەم شێوازەی خوێندووە لەبەرەوە بە ناو خورشیدیەوە ماوەتەوە خۆی ئەسڵان حیجازکارە علمیەن بەس ئەوان لە ئێمەیان وەرگرتووە پێڵێن حیجازکار ئێمە خورشیدیە ئەساسەکەی ئەسڵی ئین کووردە. زۆر باشە. خۆت زیاتر سەرسام بووی بەکام گۆرانیانەی مامۆستا عەلی مەردان کە دەیوتەوە و کە لە کاسێتەکانی شایستە خواڵی خۆش بێت ماوەتەوە و لە هزری زۆر بەبانە ماوەتەوە بگۆرانیان؟ واللهی مامۆستا ئەوەندە مەقامی چاکی خوێندووە هەموو مەقامەکانی لای منەوە زۆر خۆشە ئەوە جگە لە مەقامە کوردیەکان ئەم نەوایکەوە پێشی سە خوێندم ئەمە هەر شێوازی مامۆستا عەلی مەردانە جیاوازە لەگەڵ وتنی بەغا و مووسڵ و ئەمانەیە یعنی کوردایەتی کردووە لە ناویە نەمەتەکەی کوردیە وەکو عەرەب نایخوێنێ ئێمە ڕستمانەیە مامۆستا عەلی مەردان زۆر جوان خوێندوێتی ئەوە خورشیدی و ئای و هیجران و بەیاتەکان بە هەموویەوە ئەو پیاوە هەموو شتەکانی جوانە و لەبەرەوە سەرسام بە هەموو مەقامە کوردیەکان من و هەموو شێ خوێنم. بەڵێ باش. مامۆستا عەلی مەردان خوا لێی خۆش بێت خۆی چ مەقامێکی داهێناوە مامۆستا؟ هاوەنی چ مەقامێکە خۆی؟ هیجران. مەقامی هیجران هەر لە بەیاتە اینجا ئەم هیجرانە حکمەتەکەی لەوەیە ئێستا تو خۆی ئەوە لێ شەرتە تا ڕۆژی حەشر بە هەرچی تێکستێ بیخوێنی بە هەرچی شیعرێ بیخوێنی تامولەزەتی نادا چکم بنەماکەی و ئەسڵەکەی شەرتە تا ڕۆژی حەشرە لەبەرەوە خۆشترین مەقامە لە کوردیەکانە بلای من دایناوە و پیاوە. زۆر باشە. باز لەوە دەکرێت کە مامۆستا عەلی مەردان خۆڕیاتی تورکیشی وتووە ئەمە تا چەند تورکمانی تا چەند باوە بە تایبەت لە ناوەی کە کەرکووک فرەنەتەوەیە؟ بەڵێ مامۆستا ئەم پیاوە لە لەیلان بووە بە حکمەوەی لە لەیلان بووە لەیلانش چۆن کەرکووک تێکەڵەیە لە میلەتەکان دەوێت تورکمان هەیە لەبەرەوە وا دیارە لە دانیشتێک لە دانیشتەکان تورکمانە بووە خۆریاتێکە پێڵێن ماڵەڵا ئەو پیاوە زۆر بە سەرکەوتی و تێدی نەک ئەوە دوسێ مەقامتی خوێن و بەستەی تورکمانی زۆرە بەستەی عەرەبی زۆرە مەقامی ڕستی عەرەبی خوێندووە لەبەرەوە حەق هەموو میلەتەکانی داوە. بەڵێ زۆر باشە. مامۆستا عومەر من وەکو دواپرسیارم داواکاریە لە بینی مەقامەکەی مامۆستا عەلی مەردان و قۆریاتی تورکمانی دەمەوێت مەقامێکمان پێشکەشکەیت ئیتر خۆت بڕیار بە. خەوازم لێ ناینی ئێ ببرە مامۆستاگیان بەڵام دەنگت خۆشە و دەنگت هەردمێنێت ئەوە بەرزە من بەخۆشیەوە حیاتم ئەزانین چۆنە هیجران بەرزە من بەخوا بەیانیە و نەختێک کێشەشمەیە بەس شتێکتان بۆڵێم تاوی ناکەم دوسێ پارچەیەڵێم شتتا ڕۆژی حەشر خولیای من بێچاویار وێڵی سەحرابم وێڵی سەحرابم هەمیشە تەرک بکەم خێش و دیار شەرتەوەکی فەرهاد
ئەی دێوانەی شەتە وەک فەرات قوڵم یادی شرین هەڵگرم تا لە پای شێوی فراقات جێبهێڵم یادگار ئەی لەیل ئەی لەیل ئەی لەیلا ئەوش بۆ جەنابەت ئەو دەنگەت هەر مێنێ مامۆستاگیان ئەزێتمان نایت ئەرکت کێشا زۆر خۆشحاڵ بووین ئەم بەیانیە گەورەت کردین کە میوانی بەرنامەی بەیانیت باش کوردستان بووی لە شاری کەرکووکی خۆشەویست مامۆستا سپاسیەواکەم دەستان خۆش بێت کەوا منتان بەسەرەوە کرد زۆر سپاس بۆیەوە کە منتان بەسەرەوە کرد من گەورە بووم هەمیشە لە خزمەت هەموو کەسێکم گەورە تا بچووک بێ فەرقی لە ڕنگ و دەنگ و ئەمانە من خزمەکاری هەموو کەسێکم خۆشحاڵم بەم چاوپێکەوتنە لەگەڵ ئێوە زۆر سپاس مامۆستاگیان سپاس بۆ بەڕێزت سپاس دەکەین بەڵێ بەرەزان وچانێکی کورت و بەرنامەی بەیانیت باش کوردستان بەردەوامە لەگەڵ